زانیاری الجەمتە چه هەنە؟ بەڵێ شوان بەشیەکەمی کۆبوونەوەی جڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان کۆتایی هاتووە دوو کاژمێرونی و جڤاتی نیشتیمانی بە سەرپەرشتی عومەری سیعەلی لە کۆبوونەوەیان ئێستا و کۆبوونەوەیە بەشیەکەمی کۆتایی هاتووە ئەندامانی جڤات لە ئێستادا سەرقاڵی و پشودانی نیوەڕۆن واتە سەرقاڵی نان خواردن بەشێکیان لێرە نەماونەتە چوونەتە دەرەوەی کۆبوونەوەکە لە دەرەوە نان خۆن من لەو کاتی قسەمەکە مستەفای سێقادر ڕۆشتە دەرەوە بزانم هەوڵێم شوان وەریگرم لەگەڵم بڵە وەکو یادیار شوان قسەی نەکرد من هەوڵمدا لە دوای لێوەگرم بەڵام لەبەرەوەی ڕۆی یەکسەر نەماتوانی قسەی لەگەڵ بکەین لا کۆبوونەوەکە کە ئێستا بەشێکەکەمی تاوە من قسەم لەگەڵ بەشێک لە وەزیرەکان کرد دەڵێن لەم کۆبوونەوە هێشتا بڕیارە لەسەر چارەنووسی وەزیرەکان نەداوە ئایا هەڵوێستی فەرمی بسووتنەوەی گۆڕان لەسەر وەزیرەکان چی دەبێت بەوە ڕازی دەبن کە لێرە بمێنەوەیان هێ من ئەگەر زانیاری دەبێت لە ماوەی ئەم دوو کاتژمێرە باسی چیان ئێستا لە کۆبوونەوەکەدان لە ماوەی ئەو دوو کاتژمێرەی ڕابردوو باس چیان ئەو ئەمەوەت پێ بڵم تا ئێستا بەڵێ هێ من بەردەوام ئەو ئەندامانی جوات کە لە کۆبوونەوەکەدا بوون باش ئەو ئەندامانی جوات کە لە کۆبوونەوەکەدا بوون دەڵێن جارێک هیچ قسەی ناکەن بۆ میدیاکان لەبەرەوەی ئەم دوو کاتژمێرەی کە لە کۆبوونەوەکەدا بوون زۆر جەختیان لەسەر کردەوە کە هەموو ئەندامێکی جوات وە لە کۆبوونەوەکەدا باسییان لەوە کردو کە لێدوانی ینی خۆیان بپارێزن لە میدیاکان و لێدوان نەدەن تا ئێستا قسەیان لەسەر ئەمە کردووە وە زائیدەن وەزیرەکانیش دەڵێن هێشتا قسەیان لەسەر چارەنووسی وەزیرەکانیش نەکردووە بە تایبەتی ئەو وەزیرانی کە بزوتنەوەی گۆڕان هەیەی لە کابینی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستاندا خۆیان دەڵێن ئەوانش قسە ناکەن ئەندامانی جوات جارێک قسە ناکەن هەوڵمان داوە زۆترین قسە لەگەڵ زۆتری ئەندامانی جواتدا بکەین بەڵام زانیایی لەسەر ناوەڕۆی کۆبوونەوەکە نادەن بەڵام وەک پێشتر وتمان کۆبوونەوەکەی ئەمڕۆیان تەوەری سەرەکی کۆبوونەوەکە قسەکردن لەسەر و بارودۆخی سیاسی ئێستا ڕووی لە هەرێمی کوردستان کردووە و هەروەها پەیوەندەکانی نێوان پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕان کە ئێستا پەیوەندەکانیان گەشتۆدە و ئاستەی کە ڕێگەر لە سەرۆکی پەرلەمان و وەزیرەکانیان گیراوە بزوتنەوەی گۆڕان دەیەوێت لەم کۆبوونەوەدا ڕاو بۆچوونی ئەندامانی جوات وەربگرێ بەڵام خۆیان دەڵێن لەم کۆبوونەوەدا بڕیار نادەن ینی بڕیاری یەکلاکەرەوە نییە ئەمڕۆ جوواتی نیشتیمانی بە ناوی بزوتنەوەی گۆڕان و بڕیارێک بدا لەسەر ئەم پرسی سیاسی ساڕوو لە هەرێمی کوردستان کردووە بەڵکو ڕاو بۆچوونە دامانی جوات وەرەگیرێ دوێنێژ ڕاو بۆچوونە دامانی جوواتی گشتی وەرگیراوە لە ڕۆژانی داهاتووشدا کۆ دەبنەوە ڕاو بۆچوونی دامەزراوەکانی تریان وەردەگرنەوە تا ئێستا ئەوەی کە هەیە کۆبوونەوەکە بەشیەکەمی کۆتایی هاتووە و قسەیان لەسەر ئەم بابەتانە کردووە بەڵام هێشتا بڕیاری هیچ جۆرە بڕیارێکیان نەداوە هەر بڕیارێکیش بیدەن و هەر بەیاننامەش بڵاو بکەنەوە خۆیان دەڵێن بڕیاری کۆتایی جوواتی بڕیاری کۆتایی بزوتنەوەی گۆڕان نییە چونکە جوواتی نیشتیمانی بەشێکە لە بزوتنەوەی گۆڕان تعریف لە هەموو بزوتنەوەی گۆڕان ناکە وەک دامەزراوێک سەیرەکەن خۆیان بەڵێ شوان بەڵێ هێمن محمود نوچەگانێ نارتی لە سلێمانی گەلەک سپاس بۆ زانیاری